سرتام بڵێم الحمد لله رب العالمين كثيرا على كل حال. سپاس بۆ خۆی گەورە بەجددی ئەمڕۆ کەرکووکەکان قەرزاریان کردم پێیان وتم کە ئاگادار بە هەزارەها خۆشەویست و هەوادارە لەم شارە جوانایە. من خۆشویستێکی تایبەتم بۆ کەرکووکەیە و زۆر دڵخۆشم، نازانم گوزارش دەچیکەم، بەس دەمەوێت داوای لێبوردن لەو کەسانە بکەم کە شوێنیان باش نەبوو، لەو کەسانی کە گەڕانەوە، لەوانەی کە کتێبیان بەرنەکەوتووە کە زیاد لە 500 کتێبمان هێنا، تەسەوڕمان ناکرد بە کاتژمێرێک 500 عەدەدی کتێب بڕوا. ئەبێ ئەو داوای لێبوردنم قبوڵ بفەرمونون و هیوادارم کە بتوانم ئەم جارەش نەبێت جارێکی تر و چەند جارێکی تر قەرەبوویانەکەمەوە ئینشاءڵڵا. واللهی هەرچی بڵێم هەرکەمە دەرباری کەرکووک. شارێکی تایبەت ماوت بۆ کەرکووک، دواتر ئەتوانن لە چناڵەکەی خۆتان دایبەزێنن کە ئەوەیەکێکە لەو شارانی کە زۆرم خۆشەوێ و پێشکەشی ئێوە و کەرکووک و کەرکووکەکانم کردووە. با بڵێم هەموو کەرکووکەکان حەیات من. کەس نازانێت کە من باش نیم، ئەژنم باشم، بەڵام واش نیم، جارێ ماوە مرد و خاش نیم، لەگەڵ خۆشیدا داداش نیم، دۆستی گڕم بەس من خاش نیم، بۆ دڵم بەها ناش نیم، لە ژیاندا بێتواناش نیم، پێکەنم بەڵام باش نیم، هیوادارم ئێوە باش بن.